بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سڵاوێکی گەرمتان پێشکەش لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. زیانەکانی گەماروی ئابووری بۆ بژێوی کرێکاران. ئەمریکا ڕێگری دەکات لە هاتنی دەیان کەشتی بۆ ناو ئێران و نرخی نەوت لە بازاڕەکانی ئاسیادا بەرز بۆتەوە. درێژەی هەواڵەکان. زیانەکانی گەماروی ئابووری بۆ بژێوی کرێکاران. بە بڕوای شڕۆڤەکارانی ئابووری، گەماروی ئابووری لە هەموو شتێک زیاتر زیان بە کرێکاران دەگەیەنێت و بە ملیۆنان موچەخۆر لە سەروەی هەمووشیانەوە گرانی و بێکاری و فشار لەسەر بودجێ بژێوی ماڵان. بەپێی ئەم شیکاریە مەیدانیە، گەماروی ئابووری بۆ کرێکاران و موچەخۆران بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان، کەمی کەرەستەی خاو، تێچووی دەرمان، بەرزبوونەوەی کرێ گواستنەوە و نائەمنی کار و ئەم فشارانە دەتوانن ژیانی ڕۆژانە ئیفلیج بکەن. بە وتەی چالاکوانێکی کرێکاری، هەم ڕژیم بارمتەگرتنی گەروی هورمز وەک کەرەستەیەک گوشار و مزایدا، هەم ئەمریکاش بەدانانی گەماروی دەریایی لەسەر ئەم ڕێڕەوەی ئاوی ئابووری و بازرگانیە لە ڕاستیدا گیانی کرێکاران، مامۆستایان، پەرستاران، خانەنشینان و بنەماڵە کەم دەرامەتەکانیان بە بارمتە گرتووە. هەروەها ئەم نیشاندەرانەی کە لەلایەن سەرچاوە ناوخۆیەکانی ئێرانەوە بڵاوکراونەوەتەوە، وێنەیەکی نیگەرانکەری بارودۆخی ژیانی خەڵک نیشان دەدەن. زەیتی خواردن بە بەراورد لە چەند مانگێک لەمەوبەر زیاتر لە 200 گرانتر بووە. یەک هێلکە لە هێندێک ناوچەدا گەیشتووەتە نزیکەی 600,000 تومان و کیلۆیەک مریشکیش بە زیاتر لە 350,000 تومان دەفرۆشێت. لەم بارودۆخەدا زۆرێک لە بەرهەمە خۆراکیەکان بەکردەوە بۆ بەشێکی زۆری کۆمەڵگا بوونەتە شتێکی بێنرخ. مەودای بەرزبوونەوەی نرخەکان تەنها لە خۆراکدا سنووردار نییە و بەرزبوونەوەی بەردەوامی نرخەکانیش هەموو شتێکی لە بازاڕەکانی ئۆتۆمبیل و خانوبەرەدا تا بچووکترین شتومەکی بەکاربەر لەخۆگرتووە. ئەمریکا ڕێگری دەکات لە هاتنی دەیان کەشتی بۆ ناو ئێران. بەپێی راپۆرتی سینتکۆم، ئەم هێزە لە چوارچێوەی جێبەجێکردنی گەماروی دەریایی سەرتاران تاکو ئێستا ڕێگریان لە 61 کەشتی کردووە کە هەوڵیان داوە بچنە ناو بەندەرەکانی ئێران یان لێ بێنە دەرەوە. فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا سێنتکام ڕایگەیاندووە زیاتر لە 20 کەشتی جەنگی ئەمریکا بە شێوەیەکی چالاک بەشدارن لە سەپاندنی گەماروی دەریایی دژی ئێران. بەپێی ڕاگەیاندراوەکە، هێزەکانی ئەمریکا ڕێڕەوی 61 کەشتی بازرگانیان گۆڕیوە و 4 کەشتی دیکەشیان بەهۆی پابەند نەبوون بە فەرمانەکان و هەوڵدان بۆ شکاندنی گەماروەکە پەکخستووە. شایانی باسە لە 16 خاکەلێوەی ئەمساڵەوە ئەمریکا گەماروی دەریایی خستە سەر بەندەرەکانی ئێران. ئەمەش وەکو وەڵامێک بۆ داخستنی تەنگەکە لەلایەن تارانەوە کە لە دەستپێکی جەنگەکەوە تەنیا 1 ڕۆژ کراوە بووە. کرێکارانی شارەوانی یاسووج داوای لابردنی پەیمانکاران دەکەن. کۆمەڵێک لە کرێکارانی خزمەتگوزاری شارەوانی یاسووج ڕۆژی یەکشەممە 10 گوڵان خوازیاری گۆڕینی دۆخی دامەزراندنیان لە گرێبەستی پەیمانکاری بۆ گرێبەستی ڕاستەوخۆ بوون. بە وتەی ئەو کرێکارانە کە ژمارەیان نزیک 500 کەس دەخەمڵێنرێت، ساڵانێکە لەژێر چاودێری کۆمپانیا پەیمانکاریەکان کار دەکەن و ئەمەش بۆتە هۆی دواکەوتنی پێدانی موچە و داواکاری حەقدەستەکانیان. ئەوان دەڵێن بوونی پەیمانکار نەک هەر کێشەیەکی چارەسەر نەکردووە، بەڵکو ئاسایشی کاری کرێکارانیشی کەم کردووەتەوە. کرێکارانی خزمەتگوزاری شارەوانی یاسووج جەخت لەوە دەکەنەوە کە موچەکانیان تێچووی ژیانی ناگرێتەوە و لە بەرامبەریشدا کۆمپانیان نێوەندگیریەکان لە ڕۆڵی ڕاستەوخۆیان لە خزمەتگوزاریەکانی شارەوانیدا نییە. قازانجی گەورە بەدەست دەهێنن، ئەوان پێیان وایە شارەوانی دەتوانێت بە دوورخستنەوەی پەیمانکارەکان گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ هێزە خزمەتگوزاریەکان ئەنجام بدات بۆ ئەوەی بەشێک لە سەرچاوە داراییەکان بگەڕێنرێتەوە بۆ خودی کرێکاران. دەرکردنی کرێکاران بە شێوەیەکی بەرفراوان لە کۆمەڵگەی پیشەسازی شایان سەنعەت.
سەرچاوەکانی کال لە کۆمەڵگەی پیشەسازی شایان سەرعەند باسییان لە دەرکردنی بەرفراوان لە یەکەی بەرهەمهێنانی کلاچەکانی کۆمپانیاکە کردووە، هەنگاوێک کە هاوکات لەگەڵ کەمبوونەوەی بەرچاوی توانای بەرهەمهێنان و دواکەوتنی پێدانی موچەی کرێکاران ڕوویدا. بەوتەی ئەو کرێکارانە لە کوێ گشتی 120 کرێکار کە لەسەر هێڵی دروستکردنی کلاج دامەزراون، نزیکەی 60 کرێکار لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لە کارەکانیان دوورخراونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆرینەی ئەم دەرکردانە کرێکارانی خانەنشین و ژنان و کرێکارانی بێئەزمون و بەتەمەنیان لەخۆ گرتووە. کرێکارانی یەکەی بەرهەمهێنانی دەڵێن توانای بەرهەمهێنانی کارگەکە نزیکەی لە 100% کەمی کردووە و نیگەرانیەکان سەبارەت بە بەردەوامبوونی پرۆسەی دەرکردن بەردەوامن. بەوتەی ئەوان چرپەی دەرکردنی زیاتر هەیە تا کۆتایی ئەم مانگە. هەروەها مەسەلەی داخوازی حەقدەست بۆتە نیگەرانیکی دیکەی سەرەکی بۆ کرێکاران. بەوتەی ئەو کرێکارانە هێشتا موچەی مانگی فەروەردین بە تەواوی نەدراوە و تەنیا لە سەدا هەفتای حەقدەستی ئەم مانگە خراوەتە سەر حسابی کرێکاران. کرێکارانی مەرار سەنعەت داوای گەڕانەوە بۆ سەر کارەکانیان دەکەن. نزیکەی 1500 کرێکاری دەرکراوی کۆمەڵگەی پیشەسازی مەرال سەنعەت هێشتا دوای نزیکەی 50 ڕۆژ بێکاری داوای گەڕانەوەیان بۆ سەر کارەکانیان دەکەن و دەڵێن تا ئێستا بەڵێنەکانی دەسەڵات بۆ چارەسەرکردنی کێشەکە جێبەجێ نەکراون. بەو گوتەی کرێکاران لە سەرەتای ساڵی 1405ەوە هاتنە ژوورەوەی بەشێک لە کرێکارانی ئەم کۆمەڵگە پیشەسازیە بەهۆی کێشەی دارایی و کەمبوونەوەی فرۆشتنەوە لەلایەن خاوەنکارەوە ڕاگیرا و بەشێکیانیش بە مەبەستی وەرگرتنی بیمەی بێکاری ڕەوانەی ئێدارەی کارکراون. ئەو کرێکارانە دەڵێن کۆمەڵگەی مەرار سەنعەت نزیکەی 4000 کرێکاری تێدایە. لەو ژمارەیە 1500 کرێکاریان هەڕەشەی دەرکردن و بێکاربوونیان لەسرە. هەرچەندە لە چەند هەفتەی ڕابردوودا بەشێک لە هێڵەکانی بەرهەمهێنان چالاکراونەتەوە و ژمارەیەکی سنووردار لە کرێکاران گەڕاونەتەوە سەر کارەکانیان، بەڵام زۆرینەی کرێکارانی دەرکراو هێشتا لە دۆخێکی نادیاردان. هەروەها کرێکاران ڕایان گەیاندووە کە داواکاریەکانی پێوەست بە پێشوو بەکار نەهێنراون و کاتەکانی زیاد خەرج نەکراون و دەڵێن خاوەنکار بەڵێنی داوە لە چەند مانگی داهاتوودا ئەو داواکاریە بدات. لە سێدارەدانی عیرفان شەکوورزادە خوێندکاری زانکۆی زانست و تەکنۆلۆژیا ڕۆژی دووشەممە 11 گوڵان ڕایگەیاند عیرفان شەکوورزادە تەمەن 29 ساڵ بە تۆمەتی سێخوڕی هاوبەش بۆ ئەمریکا و ئیسرائیل لە سێدارە دراوە. بەپێی هەواڵی کە ئاژانس هەواڵی ڕژیم بڵاوی کردووەتەوە، تۆمەتبار بە هاوکاری لە گواستنەوەی زانیاریە زانستە نهێنیەکان بۆ دەستگای هەواڵگیری بیانیەکان تۆمەتبار کراوە. بە گوتەی دەسەڵاتی دادوەری ناوبراو بە 3 قۆناغ پەیوەندی لەگەڵ دەستگا هەواڵنێریەکانی پەیوەندیدار بە موساد و دەستگای هەواڵگری ناوەندیدا کردبوو. شایانی باسە کە ئەم لە سێدارەدانە لە دۆخێکدا ڕوودەدات کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نیگەرانی خۆیان لە زیادبوونی دەست بەسەرکردن و دەرکردنی سزای قورس و ئەنجامدانی لە سێدارەدان لە ئێران لە چەند مانگی ڕابردوودا دەربڕیوە. نرخی نەوت لە بازاڕەکانی ئاسیادا بەرزتر بووەتەوە. دوا بە دوای زیادبوونی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا، ڕۆژی دووشەممە 11 گوڵان نرخی نەوت لە بازاڕەکانی ئاسیادا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. بەپێی هەواڵی میدیاکان، نرخی بەرمیلێک نەوتی برنت گەیشتووەتە نزیکەی $160 بۆ هەر بەرمیلێک. هەروەها نرخی نەوتی خاوی ویست تەکساس ئینتەرمیدیت بۆ $105 بەرز بووەتەوە. ئەم گەشەکردنە دوای ئەوە هات کە دۆناڵد ترامپ وەڵامی ئێرانی بۆ پێشنیارەکانی واشنگتۆن بۆ کۆتایی هێنان بە شەڕ بە تەواوی قبوڵ نەکرا وەسف کرد و ڕەتی کردەوە. هاوکات بەهای دولاری ئەمریکی بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک لە بازاڕەکانی ئاسیادا بەهێزتر بوو. شیکاران هۆکاری ئەم ڕەوتەیان بۆ بڵاوکردنەوەی داتای ئەرینی دامەزراندن لە ئەمریکا و زیادبوونی خواست لەسەر سامانی سەلامەت لەژێر ڕۆشنایی بەردەوامی نادڵنیایی سیاسی و ئەمنیدا گەڕاندووەتەوە. هەروەها بازاڕەکانی بورسی ئاسیا ڕوبەڕووی دابەزینی پێوەرەکان و دابەزینی بەهای مامەڵەکان بوونەتەوە. ئەمەش بەهۆی زیادبوونی گرژیەکان و نیگەرانیەکان سەبارەت بە نەسەقامگیری ناوچەکە کاریگەریان لەسەر بووە. دو هەواڵمان سەبارەتە بە نەرگس محەممەدی بۆ چارەسەری زیاتر گواسراوەتەوە بۆ نەخۆشخانەیەکی تاران.
نەرگس محەممەدی زیندانی سیاسی و براوەی خەڵاتی نوبلی ئاشتی ڕۆژی یەکشەممە 10 گوڵان بۆ چارەسەری زیاتر لە زیندانی زەنجانەوە بۆ نەخۆشخانەیەکی تاران گواسرایەوە. مستەفا نیلی لە ڕاگەیاندنی ئەم هەواڵە لە تۆڕی ئیکس نیتڤۆرک نووسویەتی کە گواستنەوەی نەرگس محەممەدی بە فەرمانی ڕاگررتنی جێبەجێکردنی سزاکە و بە پشتبەستن بە بۆچوونی پزیشکی دادوەری ئەنجام درراوە. بە وتەی ناوبراو پزیشکەکان جەختیان لەسەر پێویستی چارەسەرکردن لە دەرەوەی زیندان و لەژێر چاودێری تیمێکی پزیشکی متمانە پێکراودا کردبوو. بەپێی ئەم راپۆرتە نەرگس محەممەدی بە ئامبولانس گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی پارس و چارەسەری دەست پێ کردووە. لە چەند هەفتەی ڕابردوودا باری جەستەی نەرگس محەممەدی جارێکی دیکە ناجێگیر بووە و پێشتریش لە زیندانەوە بۆ نەخۆشخانەیەکی شاری زەنجان گواسرا بووەوە. بنەماڵە و کەسوکاری داوای بەردەوامی چارەسەری لە تاران و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی تایبەتمەندیان کردبوو. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.